بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە ماوەی کەمتر لە دەڕۆژدا زیاتر لە سێ راپۆرتی نێودوڵەتی لەبارەی ڕەوشی مافەکانی مرۆڤ و ئازادیەکان لە هەرێمی کوردستان بڵاوکرانەوە لەوانە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەروە ڕێکخراوی لێبوردنی نێودوڵەتی و گۆڤاری فۆرین پۆلیسی ئەمریکی کە تشکا خستوە سەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و یەک نەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و بەردەوامی گەندەڵی و تێوەگلانی بەرپرسانی هەرێم لە گەندەڵی حکوومەتی هەرێمیش ڕێکخەری ڕاستپاردنی نێودوڵەتیەکان ئەو راپۆرتانەی ڕەت کردوەوە لە بەرنامەی ئەمڕۆ سەر هەوو دەکەین بۆچی لەم تەوقیتەدا ئەوەندە راپۆرتی نێودوڵەتی لەسەر دەسەڵاتدارانی هەرێم بڵاو دەکرێتەوە بۆچی حکوومەتی هەرێم نکوڵی لەو راپۆرتانە دەکات و کاریگەری ئەو راپۆرتانەش چی دەبێت لەگەڵ هەریەک لە بەڕێزان کەمال چۆمانی نووسەر ڕۆژنامەنووس لە ئەڵمانیاوە هەروە یاس کەرەم ڕۆژنامەنووس و چالاگوان کە بەڕێزیشانێک بوو لە چالاگوانە نەیبادینان کە زیاتر لە 2 ساڵ و نیو زیندانی کرا بە نەحەق ئەویشمان لەگەڵ دەبێت لە دۆکەوە. کاک کەمال بەخێر بێنە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر ئەو راپۆرتە نێودوڵەتیانەی کە لەبارەی ڕەوشی مافەکانی مرۆڤ و ئازادیەکان لە هەرێمی کوردستان بڵاو دەکرێنەوە و هۆکاری ئەو نکوڵیکردنەی دەسەڵاتدارانی هەرێمیش بۆچی دەگەڕێنیتەوە. زۆر سپاس کاکەچیم سڵاو لە بینەرانی هێژا سڵاو لە کاکەیاس پیرۆزبایی ئازادبوونی لێ یەکەم. بە بڕوای من ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ڕووەدا هۆکاری هەرە سەرەشێ بۆی لە ماوەی ڕابردوودا چەندین راپۆرتی نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستاندا بڵاو بێتەوە. نمونەی هەرە زیندوو یەشێک لەو کەسە ئازادی خواز و بەرگری کارانە لە دیموکراسی وایسا لەگەڵ ئێمەدا لەو بەرنمەیەدا ببرێت خوا نازانم زۆر گوێم لە دەنگێکە ناتوانیت قسە بکەم. بە هەر حاڵ بە هیوادارم دەنگەکەم بۆ چاک بکەن. بەڵام ئەوەی کە ڕووەدا لە هەرێمی کوردستاندا کە یەک نمونەیەکی زیندوو ئێستا لەگەڵماندا قسەکە بەرگریکارێکی ئازادی خوازێک کە لە پێناو مافی ئینسان لە پێناو عەدالەتی کۆمەڵایەتی لە کوردستاندا خەباتی کردووە هەوڵی داوە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا پێش بکەوی هەوڵی داوە پێکەوەژیان لە کوردستاندا هەبێ هەوڵی داوە ئینسانەکان ڕێز لە یەکتر بگرن حکوومەت ڕێز لە هاوڵاتیان بگرێ لە بەرامبەردا سزا ئەدرێ ئەخرێتە زیندانەوە و کاتێک ئەشخرێتە زیندانەوە هەموو ئەو مافانەی لێ ئەسەندرێتەوە کە بە پێی جارنامەی مافەکانی گردوونی مافی مرۆڤ پێویستە پێی ببەخشێت پێویستە ڕێزی لێبژیرێت پێویستە ئەزیەت نەدرێ. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک راپۆرتمان بینیوە. من ئەمەوێ ئاماژە بە یەکێک لە سەرنجەکانی بەرپرسێکی ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ بدەم جارێک لەسەر ئەو راپۆرتانە وتی بەداخەوە ئێمە بەر لە 91 یان لانی کەم بەر لە 2003 لەسەر هەرێمی کوردستانی عێراقدا راپۆرتەکانمان هەمیشە باسی چەوسانەوەی خەڵکی هەرێمی کوردستان بوو لەلایەن دەسەڵاتی ناکوردیەوە. بەڵام بەداخەوە لە دوای 2003ەوە ئێستا خەڵکی هەرێمی کورد بەڵێ کاکەمال ئەوەی کە ڕووەدا ئێستا لە هەرێمی کوردستاندا بەداخەوە لەوە چۆتە دەرەوە تەنها چەند پێشێلکاریەک بی پێشێلکاری مافی مرۆڤ و پێشێلکاری ئازادی ڕادەربڕین بێ یاخود چەند پرسێکی گەندەڵی بێ کە لە زۆر شوێنی دنیادا ڕووەدا ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستانی عێراقدا ڕووەدا هەوڵدانە بۆ ئەوەی هەرێمی کوردستان هەروەک چۆن لە 2010 بە تایبەت ئەو پرۆسێسە بە تەواوی جێگرتووە ئەو خەونانەی کە خەڵکی کوردستان هەیە بوو بۆ دیموکراسی بۆ مافی مرۆڤ بۆ پێکەوە ژیان بە تەواوی لەبار براون و لە هەرێمی کوردستاندا ئێستا کۆمەڵگایەکمان هەیە دیموکراسی ئەوێ ئازادی ئەوێ پێکەوە ژیانی ئەوێ هەلیکاری ئەوێ دەرفەتی یەکسانی ئەوێ لە بەرامبەردا سیستەمێکی نادیموکراتیک سیستەمێکی تاکڕە و سیستەمێک کە کۆی سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستانی دەست بە سەرداگرتووە و ئەو سەرچاوانە بەکارهێنێ دژ بە خەڵکی هەرێمی کوردستان. ئەو سیستەمە گەر وا بەردەوام بێ لە کوردستانی عێراقدا لە دوای چەند ساڵی داهاتوودا ئەوەی کە ئێستا هەیە زۆر خراپترە بێ و ئەوەی کە لە ڕابردوودا خەونمان پێوەی بینیوە ئەبێتە مەحاڵێک کە بەداخەوە توانم بڵێم ئەو ڕەوشەی کە ئەمڕۆ لە ئێران هەیە ئەو ڕۆژەی کە ئەمڕۆ لە سووریا هەیە ئەو ڕۆژەی کە لە کۆی ئەو سیستەمە تاکڕەویانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە لە هەرێمی کوردستاندا باشتر جێ پێیەگرێت.
ئەوەی کە تا ئێستا وای کردووە هەرێمی کوردستان نەبێتە ئێرانێکی تر، نەبێتە سووریایەکی تر، نەبێتە میسرێکی تر، ئەوەیە کە لە هەرێمی کوردستاندا خەڵک تا ئێستاش بڕوای بەوەیە کەوی لە پێناویدا خەبات کردووە ئەبێ ئازادی بێ، ئەبێ دیموکراسی بێ، و کۆمەڵگایەکمان هەیە ئاسان تەسلیمی ئەو سیستەمە تاکڕەویە نابێ و نەوەیەکی نوێ دروست بووە کە خەونەکانی گەورەترە لە خەونی دەسەڵاتدارەکان و دنیابینیەکانی جوانترن لە دنیابینیەکانی ئەو گروپە حکومڕانیی کە نەخوێندەوارن، نانیشتیمانین، نادڵسۆزن، تێڕوانینیان بۆ سیاسەت، تێڕوانیەکی زۆر کۆنەپارێزانەیە و ئاکارەکانیان ئاکاری دیموکراتانە نیە و هەڵسوکەوت و ڕەوشتی سیاسیان بەڕاستی زۆر گەندەڵانەیە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی داراییەوە، تەنانەت لە ڕووی خوڕەوشتی کۆمەڵایەتیەوە گەندەڵیەکی زۆر گەوریان تووشی ئەو کۆمەڵگای ئێمە کردووە. دێمە خزمەت لەسەر ئەوش قسە دەکەین ئایا بۆچی لە دوای 2019 پەرست پێ وایە زیاتر ئازادیەکان بەردەستکراوە لەم کابینەیە بۆچی وای لێهات؟ دێمەوە خزمەتت کاک ئەیاس بەخێر بێ، خۆشحاڵین بە ئازادبوونیش و خۆشحاڵین کە لێرە چاوپێکەوتن لەگەڵ جەناب دەکەین، ڕۆژانێک لێرە چاوپێکوتمان لەسەرەوە کرد کە بەڕێز لە زیندان بووی، ئەمڕۆ خۆشحاڵین کە لەگەڵ جەنابتین. سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر ئەو ڕاپۆرتە نێودەوڵەتیانەوە ئەو وەڵامانی حکوومەتی هەرێمیش کە دەڵێ زیندانی سیاسی نیە، ئەشکەنجە نیە و ئەو ڕاپۆرتانە بەناڕاست لە قەڵەم دەدات؟ دەستپێکی ڕێز و سەلاف بۆ تا و تەماشەوانین پەیام زۆر کەیفخۆشم ئەبروکە گەلوەدامە. بڕاستیژی دیتنامن ئەم بەخاندنێکی بکەم بۆ ئەو عەقڵێ حکومڕانی هەرێما کوردستانی 3 ساڵێن بووری نە دەرئەنجامێ وان پێشلکاری وان بپێکردنێن دەربارەی ئازادیە خەڵکی و دەربارەی مافی خەڵکی عقل حکمرانی وی هرمه پرورده بوی هزکا دیفاکتویا کو ایدی نشتن بارگاهی بیتن گل داخازیت خلقی ام برسفن خلقی لو ما همید ما خلدو برایان دادید یا خلدو سنگران دادید یا وکو دستکب دبینیتن کو سرکوتا مافن خلق هرمه بکتن یعنی دجبریوان دنگن آزاد هرما کردستانی بکتن بدیتنامن جی او بجین او دنگ ابروکا سردریه دیگلوان جورا راپورت نتوایی رخنهی دیکتن همان عقلیت مدید کو ایکشوان کارکترین خوب وکو ناو وکو کارکتره که ناو حکومت هرما کردستانی خو در نمایش کردن پیش یا چند روزا چون کمدی برسوا راب ایکش راپورت نیت نتوایی داد بگو من در انجام چیه در انجام و عقل بجینی بنامالایی و عقل نریتیه کو چندین سال خلق به هرمه باجاوی عقلیت دادن بدیت نامن جی کارساد بارتر او ایدی او نشین کو هیچ رنگی که گهداریا دنگی ناراضیه هرمه بکن گهداریا داخازیت خلقی بکن روز به روزی دیتنامو فوکسا وان راپورت نیب دولتی وان رخرای نیب دولتی وان ناوندین جهانی دپرنگی که بجیم پوزیتیو بیتن سر حکمرانیا یا دیفاکتو یا هرما کردستانی باشه که از اوی کوان دلین بونمونه لزیندانەکان ئەشکەنجە نییە جا ئەشکەنجەی جەستەیی بێ دەرونی بێ ئەوەی دەڵێن بەبێ بڕیاری دادوەر کەس دەستگیر نەکراوە وە زیندانی سیاسی نییە خۆت هەموو ئەوانت بەسەر نهاتووە خۆت لە زیندان لە ماوەی زیاتر لە 2 ساڵی ڕابردوو دیتنامن ئەمشێک کەیسە بەهدینان بکەینە پیڤەر بوو ئیزباتکردنا راستی و نەڕاستی نەبەرەمان گوتنێن بێژن فەرمیل کۆل ناوی حکوومەتە هەرێما کوردستانی دەردکەبن بەلێ کەیسە بەهدیناندا بەلێ ئەشکەنجە هەبوو بەرامبەر زۆرجە گرتیین بەهدینان هم ئەشکەنجە دەڕوونی هم ئەشکەنجە جەستەی وەکترژی ئەو دەبێژن گرتیین سیاسی بە هەرێمێنینن هیچ کەسێک نین بناوە گرتیین سیاسی ئەس نمونەیەک بدەم ئەم دەمێل مانامە ناوە بناوێ چەکسازیە هەولێرێدا چندین جارا ما داخواست کرد که ما مافی خواندنه هی و که زندانی که هم
کتێبە وەربگری چەند جارە کتێب هاتن دەربە ڕێنەدا کتێب بوومە بهێنە ژوور جوانە ژی فوکسیەوان لەسەر کیش کتێبە بکو بە عەقڵیەتاوان کو ئێدی نابێتن ئەvە داخلی ناوە زیندانێ ببن ئەو کتێبên سیاسی بوون ئەو کتێبوون ئەوێن نویسەران bi zimanekê rexneyî bi qelemekê rexneyî li ser hem raberdûyê van hêzên dîfaktûayê li evrika hikûmraniyê li Herêmê dikin hêne evrika jî baştirîn nimûne dîtina min ev cûre nimûne bo wan îzbatkirina wan raportê nefnetewî ku derbarê vê hêza dîfaktû vê hêza stemkar ya xwe ser سەرکوتکردنا داخوازیان خەڵکی هەرێمێ دەدەتە ژیانکردن. بەڵێ کاک ئەیاس بڵێن جگەلەوەی کە ستەمتان لێکرا زیندانی کران ئێوە وەکو چالاکوانانی بادینە پێشتر باز لەوەکە کە بەڕێزت بۆ نمونە هەندێک بۆ وەکو ناسنامە و ئەوانەش کێشت بۆ دروست بێ ئێستا و مافەتان بۆ گەڕاوەتەوە وەکو ناسنامەی باری کەسێتی ڕەگەزنامە و هەویە و ئەوانە بۆتان گەڕێنراوەتەوە مافە؟ نەخێر هیچ ڕەنگەکەیجی هەر لە ساڵا 2016 حتا نەهاژی ئەم دگەل بێژین پەیامدا ئاغبین ئەوێک ژە بن پێکردنێن مافێن مرۆڤان یەزەقل بە هەرێمێ کو ئێدی ئەف حکوم ئەف بێژین لینکە حکومڕانی هەرێمێ پەنای ببەتە بەر هەندێک و ئێدی مافێ هاوڵاتی بوونی خەڵکی وەربگریتن وەرگرتنا ناسنامێ وەرگرتنا کارتا بێژینیا دەنگدانێ بێبارکردنا هاوڵاتکێکێک و بەسیترین مافێ لازم کار بینیتن ڕێگرتن وان هەمی مافە بە بێژن بە هێزەکاس یا ستەمکار بە هێزەکات دیفاکتۆ باشترین نمونەنە کو ئێدی دەنگی ئازاد لەوێ هەرێمێ لەژێر گەمفۆگ بەڵێ ینی لە 2016ەوە تا ئێستا جەنابەت بۆ نمونە ناسنامەیەکت نییە ڕەگەزنامەت نییە ئەوەش لێ سەنراوەتەوە ئێستش پێت نەدراوەتەوە وایە؟ بەلێ بەلێ ڕاستە لە هەمان دەمدا و بڕیارە دادگەهە دووکە هەیە و ئێدی ئەو ناسنامە و ئەو کارتا یا کۆمیسیۆنە هەڵبژارتنێ و گەل کەلوپەلێن من یا ڕۆژنامەبانی بۆ من ڤەگەڕن و مافێکی سەرەتاییە لێ حەتانها بێ بەشتم ژێ مافێ بەڵێ ئەو دوو هاوڕێیانی کە ئازاد نەکراون لەگەڵەوە کە شێروانی و گودار زێباری ئەوان ئازاد نەکردنەکان سیاسی بوو کە ئازاد نەکرا؟ هەر دەست پێکەوە ئۆپەراسیۆنە دژە دیموکراسی بەهدینان ئەم بەخاندنێکی بکەن بۆ قۆناغا پێشیاوێ ئۆپەراسیۆنێ قۆناغا پشتێ ئۆپەراسیۆنێ بێگومان سیاسیە چونکە مینانگژی شێروانی و گۆهدار زێباری دوو جوان دەنگان بووم بەردەوام لەسەر داخوازیە خەڵکێن vê herêmê li ser mafên yên binêretî mafên yên bêjin evên li dîv carnama cîhaniya mirovan diyar kirî ku ji layê desalata vê herêm ve hatine serkûtkirin daxwaza wan ew bû êdî jiyan li vê herêmê rengekê dîbîtin ew jî karkirina wan bêguman li gorî prensîp û binemayên yên rojnamegerî bû belê ev rûke jî mana wan di nava zîndanê de zolmek mezin ew û dijî dengê azadê vê herêmê ye. باڵ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاگەیاز کاک کەمال سەبارەت بۆی کە هۆکاری چییە ینی بەڕێز پێ دوایە لەم کابینەیە کابینەکەش بێگومان سێقۆڵیە ئێستا هەرچەندە بڵێن لایەنێک بایکۆتی کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی کردبێ بۆچی پێ دوای ئازادیەکان بەرتەسک بنەوە پەیوەندی بە هاتنە سەرکاری بڵێن کەسانی ئەمنیە لە سلێمانی بێ لە هەولێر بێ لە هەڕەمی دەسەڵات بێ کاکچین بۆی دیموکراسی بچەسپێ پێویستمان بە نخبەیەکی سیاسی هەیە لەسەر ژێرێکەیە لەسەر ئاستی حکومڕانی لەسەر ئاستی حیزبەکان کە مەبدەئیان بڕوایان بە دیموکراسی بێ بڕوایان بە مافی مرۆڤ بێ ئینسانی نیشتیمانی بن و بە قوڵی لە دیموکراسی تێگەیشت بن کاتێک ئەو جۆرە کەسانە نین و خۆشیان لە قۆناغێکەوە هاتوون کە لە فکری سیاسی تێناگەن و لە دیموکراسی تێناگەن و وەک گوتم ئینسانی نیشتیمانی نین ئەوانە هەمیشە هەوڵەدەن بۆی کۆنتترۆلی دەسەڵات بکەن کۆنتترۆلی سەرچاوەکان بکەن کۆنتترۆلی دەستگاکان بکەن هەموو توانای خۆیان بەکارهێنن چکەوانە نەهاتوون بۆی حکومڕانیەکی باش جێبەجێ بکەن حکومڕانیەک جێبەجێ بکەن کە عەدالەتی کۆمەڵاتی و ئابووری هەبێ کە ئازادی هەبێ
ئەوانە لە بنەڕەتەوە باوەڕیان پێ نەبووە. بۆیە کە حکومڕانیش کە ئەبنە حکومڕان لە بەرامبەردا ئۆپۆزیسیۆن دروستە بێ، خەڵک دروستە بێ. ئەم حکومڕانە نادیموکراتیانە هەمیشە هەوڵی ئەوە ئەدەن بۆی بە تەواوی خۆیان بچەسپێنن، بە تەواوی ببنە ئینسانی تاکڕە و بە تەواوی بتوانن بۆ نەوەکانی داهاتووشیان کۆنتترۆلی دەسەڵاتدارێتی، کۆنتترۆلی عسکەر، کۆنتترۆلی میدیا، کۆنتترۆلی سەرچاوە سروشەکان، سەرچاوەدارەیەکان بکەن، هەوڵەدەن هێدی بنکۆڵی دیموکراسی بکەن، بنکۆڵی دەستگاکان بکەن. سەرەتا بۆ نمونە میدیاکان بە تەواوی کۆنتترۆلەکەن، جا دەستگای استخباراتیەکان، دەستگا عسکەریەکان هەرگیز قبول ناکەن دەستگا عسکەریەکان و دەستگای استخباراتیەکان ببنە دەستگای نیشتیمانی. اینجا هێدی خۆمان بینیومانە لە کوردستاندا چیان کرد تا ئاگاتەوەی کە هەوڵی کۆنتترۆلکردنی دەستگای دادوەری ئەدەن. کاتێک کە کۆنتترۆلی دەستگای دادوەریشیان کرد، ئەمە کتێبێکی زۆر ریسێرچ لەو بوارەوە هەیە کە چۆن کتێبێک بەتابەت لەسەرەوەی چۆن دیموکراسی ئەمرێ. کاتێک دادوەریش کۆنتترۆلەکەن، اینجا ئەو قۆناغەیە کە پەرلەمانیشان کۆنتترۆل کردووە، اینجا لە ڕێی پەرلەمان و لە ڕێی دەستگای دادوەریەوە ئەو قانونانە دەرەچێنن کە خۆیان ئەیانەوێ بۆ کۆنتترۆلکردنی کۆمەلگا. بۆنمونە ئێستا هەر کەسێک دوو قسە بکات لە سۆشیال میدیا، قانونێکیانەیە قانونی میدیا چی پێڵێن، مۆبایل و تەلیکۆمنیکیشن، لە ڕێی ئەو قانونەوە هەوڵەدەن هەر چیە کە قسەیە بکا بهێنە بەردەم دادگا و سزای بدەن. ئەوجا ئەوەی لە هەرێمی کوردستاندا لە 2010ەوە بەردەوامی هەیە جێبەجێکردنی ئەو سیستەمەیە. ئەوەندخوا ئەگەر جەماعەتی کۆنتترۆل ئەم سەوتەم بۆ چاکە ناتوانم قسە بکەم بەڕاستی. بەرحاڵ ئەوەی کە لە 2010ەوە دەستی پێکردووە لە هەرێمی کوردستاندا، کەسێک هاتووە بە ناوی مەسعود بارزانی کە ڕیکۆردێکی زۆر خراپی هەیە لە مەسەلەی بڕوابوون بە ئازادی ڕادەبڕین و دیموکراسی، بڕوابوون بە ئازادی ڕۆژنامەوانی و لە بەرامبەریشدا ئۆپۆزیسیۆنێکی زۆر ناچالاکەیە، ئۆپۆزیسیۆنێکی بە تەواوی تەحمیش بووە بەهۆی ئەو ڕووداوانەی، بەهۆی داعش، بەهۆی مەسەلەی ڕێفراندۆم، بەهۆی چوونە ناو حکوومەت و شکستی لەناو حکومڕانیەوە، وەروە بۆی داخستنی پەرلەمانەوە، بەهۆی بەکارهێنانی هێزی سەربازی و پێشمەرگە لە ململانەکانی ناوخۆوە. ئێستا دەرفەت بۆ کەسێک دروست بووە کە بۆ ئەبەت ئەوێت سیستەمی سیاسی هەرێمی کوردستان کۆنتترۆل بکە و سیستەمێک دابمەزرێنێ کە حکومڕانی لە باپیریەوە بۆ باوکی ماوەتەوە لەو خۆیەوە ئەوێت تەسلیمی کوڕەکەی بکات. ئەم جۆرە حکومڕانیە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەرکەوتووە کە فاشلە، لە دنیادا دەرکەوتووە کە فاشلە و ئەوەش فاشلە بێ. بەڵام ئەو کەسانەی کە ئەیانەوێ ئەو جۆرە سیستەمە جێبەجێ بکەن، ئەم جۆرە سیستەمە دابمەزرێنن، باشیان بۆ نییە کۆمەلگا لە چه دەردەسەریەکداژێ، باشیان بۆ نییە ئۆپۆزیسیۆن چی ئەڵێ و چیەکە، باشیان بۆ نییە میدیاتیان لەسەرە نووسێ. ئەوان تەنها خۆیان نەبینن، کە تەنها خۆیان نەبینن، تەنها لە ڕێی میدیاکانی خۆیان نەبینن و ئەو ڕاوێژکاری کە پیانە بەخشرێ تەنها ئەوەیە، تەنها ئیشکردنە لەسەرەوەی کە چۆن خەونی ئەو تاکە کەسە لە ناو کۆمەلگایەکدا بچەسپێنن بۆ ئەوەی بۆ ئەبەت بتوانێت حکومڕانی ئەو هەرێمی کوردستانە بکات. بەداخەوە قسەیەکی وەڵتەر بەنیامینی کاڵێ لە پشت هەموو فاشیزمێکەوە شکستی شۆڕشێکەیە. ئەم تاکڕەوی ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا ئابینین و ئەو سیستەمەی ئەیانەوێت جێبەجێ بکەن. هەوڵێکە ببورن، یعنی شکستێکە کە لە شکستی ڕاپەڕینەوە دەست پێەکە، لە شکستی شۆڕشی کوردی بزوتنەوە ڕزگاری خوازی کوردیەوە دەست پێەکە، لە شکستی دیموکراتیزەبوونی عێراق لەلایەن ئەمریکاوە دەست پێەکە، وەروە دوجاریش لە شکستی بەهاری عەرەبی و بەهاری کوردی و ئۆپۆزیسیۆنی کوردیەوە دەست پێەکە. ئێستا قۆناغێک بۆ ئەو حکومڕانانی هەرێمی کوردستان دروست بووە کام لە هەولێر هەم لە سلێمانی بتوان خۆیان بچەسپێنن. هەر لەبەرەوەشە دۆخێک دروست بووە کە خەڵکی هەرێمی کوردستان، هەندێک خەڵک پێیان وایە لەبەرەوەی هیچ گۆڕانکاریەک لە ناو هەرێمی کوردستاندا دروست نابێ و ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەش نەماوە کەواتە باڕێ بدەین ئەوانەی کە تاکڕەون لانی کەم چەند ساڵێک حکومڕانیمان بکەن، یاخود ئێمە ئەم تاکڕەوانەمان تاقی نەکردوتە لەوانەیە باش بن. بەڵام بەڕاستی ئەو جۆرە بیرکردنەوانە زۆر مەترسیدارن. ئێمە زانین لە دنیادا کۆمەڵێک
هێزی تاکرە و هەن بۆ نمونە چین وڵاتێکی تاکرەوە دیموکراسی تێیدا نیە بەڵام لە بەرامبەردا چین ئەمڕۆ گەورەترین هێزی ئابووری لە دنیادا چین ئەمڕۆ بەرامبەر ئەمریکا ئەوێت ئەو نیزامە دووەلیە بگۆڕێکە لە دنیادا هەیە هەرێمی کوردستان قووەتی هەرێمی کوردستان لەناو چوار داگیرکەری لەناو سێ داگیرکەری هەرێمی کوردستان و لەناو عێراقێکی نادیموکراتدا ئەوەیە کە دیموکراتیزم بێ هەرێمی کوردستان ئەگەر دیموکراسی نەبێ ئەگەر ئازادی نەبێ ئەگەر مافی مرۆڤ نەبێ ئەگەر عەدالەت کۆمەڵاتی نەبێ هیچ هۆکارێک نییە کۆمەلگای نێودەوڵەتی هەرێمی کوردستان بپارێزێ وەک چۆن لە ساڵی 1991ەوە تا ئێستا پاراستوێت. بەڵێ سوپاس دەکەم وەتی هەرێمی کوردستان لەوەدایە دیموکراسی بێ. سوپاس دەکەم دێمەوە لاتان کاک ئایا سەبارەت بە نکۆڵیکردن بەڕێز بۆ نمونە حکوومەتی هەرێم حکوومەتی ماوە بەسەرچوو بڵین وەڵامی ئەو راپۆرتە نێودەوڵەتیاندا تۆ ئەو نکۆڵیکردنە پێ دوای هیچ لە دۆخەکە دەگۆڕێ وەڵا ئەوەی کە بڵێن پێشێلکاری مافی مرۆڤ نییە لە زیندان ئەشکەنجە نیە زیندانی سیاسی نییە. بله خوب اف گرتین افریقل دناوا زندان هرما کردستانه تایبت جی ناوا زندان زون ازرد بخوب خو او دام پیدانه که و بخو جی او نمونه که زندیه که ایدی هیچ کسک نشیتن وان راستیا برواجی بکتن افریقا کارکترک بهتن لسخو وکو بیجن داکو کی کار سر مافین آزاد یارا در برینه و رداوان راپورت نفنا تویی بکتن بگو من بله گوێمان لێ کاگاز گوێمان لێ فەرموو. بله اگر دنگم بگهیتەوە ئەگەر دەنگم بگهیتەوە بێگومان ئەف جوورە راپۆرتە کاریگەریەک یا نێگەتیڤ لەسەر ناوبانگێ حکومڕانیا هەرێمێ هەیە مرۆڤ دیوەکێدی بێژتن ڕاستیە حکومڕانیا بێ هەرێمێ نیشانی ڕایە گشتی دەدات کو پێشترژی کو دیفاکتویەکێ تاڵ بێ هەرێمێ هەبوو لێ کەمتر فوکسێ وان ڕێکراوە نێفنەتەی کەمتر فوکسێ میدیا جیهانی لەسەر بێ هەرێمێ بوو خوشبەختانە ئەڤریکا ڕووی ڕاستی حکومڕانیا بێ هەرێمێ بۆ میدیا جیهانی بۆ ناوەندێ نێفنەتەوە یەک و چاودێریە مافێن مرۆڤ دکن درکات جی باشترین نمونه جی کیسه گرتین بهدینان کو حکومت هرم انکار دکتن کو چه کیس نین ناوه کیسه گرتین بهدینان بگومان مانا وان کسان دناوا زندانه ده مانا وان کسان روزنامه وان و چالک وان او کسان برگری کری جدا خازین خلقی جمافن روان ین خلقی کو چندین جارجی پیشتر قربانی ده چندین جارجی بوینه قربانیان ین ودا صلاته کجلای ودا صلاته و هاتینه زندانی کردن هاتینه اشکنجه کردن بگومان چند به بش بونه چندین مافن خوین ین حوالاتی بونه ین دست بکی اوه بخوجی اثباته که و بیجین نمایشه که کو ایدی کس نشتن روی راست یه و حکمرانیه یه و حرمه برو واجب کتن نه کارکترین سلکین حکمرانی و حرمه نه جی میدیا یا بیجین دستالاتا و حرمه نشتن دیمنه که دیه پیچوانی راستی حکمرانی و حرمه نشانی رایا گشتی بداتن بگومان حتی ایروجی ستمکاری هیا رگیری هیا درباره کانالن راگهاندنه تایبەتی اپۆزیسیۆن و یەن سەربەخۆ ئەوە هەمووژی دیسانەوە دان پێدا ئیزباتن کو ئێدی دەنگێ نەڕازی دەنگێ ئازاد لەوێ هەرێمێ لەژێر هەڕەشەیەن جدیدایە. کاگاز سەبارەت بە بڵێن ئەو راپۆرتە نێودەوڵەتیانە بۆچی لەم کاتەدا زەق بوونەتەوە زیاتر پەیوەندی بە کەیسی بادینانەوەیە ئەوە بۆچی دەسەڵاتدارانی هەرێم بەو کەیسی بادینان زۆر قەڵز بوون و هەتا دیندار زێباری باسیلۆکە کە لە سەدا هەفتەیە و سەردانانەی کە بۆ زیندانەکان کراوە بۆ لای ئێوە بووە.
بله خوب خو کیس بعدینان کیسه که مزن بو جبر کو پیوندیا و دگل بنمای که جوهری یه جیانه و هیا کو اوجید بجنه آزادی بگومان هزک بهتن پناه ببته بر اپراسیونه که دیجا دیموکراسی بیتن وان همی دنگان زندانی بکتن تومت ناروا بداتا پالو والحكم الجرح دادگاه که بیجن نعادلانه و ستمکارانه حکم گیران سر بدتن بگو من او بخوجی بلگه که یه حاشه حل نگیره و کیسه که مزنه که ایدی رایا کشتی ناوند نفنتوین یکون چافدریا مافن مروفا دکن وکی میناگه که برجسته وکی میناگه که زندی بگیرنه دست که ایدی آزادی الوی حرمه دا نینه باش دەبێت چی بکرێ بۆی کە دەسەڵاتدارانی هەرێم ڕابگیرێ لەو پێشلکارانی کە بەرامبەر خەڵک دەیکەن لە ئازادی بێ لە مافی ئابووری بێ کەویش مافێکی مرۆڤ لە مەسەلەی هەلیکار بێت خوێندن بێت تەندروستی بێت بله بدیتنا من اف نفس دنگنا رازی سرتاسری الوی هرمه باشترین الترناتیف بو حکمرانیا یا ستمکار یا و هرمه میناگه که بین لسال 1991 که حتی ایرو اف بیجن هزن ین داخازیوان هبو کو ایدی جیان حکمرانی الوی هرمه رنگی که دی بیتن رنگی که باشتر بیتن دا سالاتاری الوی هرمه گهداریا وان دنگن نرازی نکر گهداری نکر بو رخنه همی دما خو لسر رخنه دید بس در انجام و خباتو و تکوشینو و ماندی بونا وان دنگن نرازی وان دنگن بیجن اپوزیسیون انجام گهیشتا روژا اولو که ایدی دیمن حکمرانی هرم کردستان دیمن که اکجار نشرین و دیمن که اکجار رشه که ایدی دیت نامن اف انرژی هف بش سر رایوان آراسته ین جیاواز ین ناوان دنگن نرازی دهی ببیتا هزه که یک گرتی برانبر و ستمکاریا دا صلاة هرم البرانبر دا خازن خلکین رواد کتن دیت نامن دا انجام هبیتو و دا گهورینان دست خوبینیتن بله سپاس دکم کمال بیمو لای برسته با کورتیبی کاتشمان کماوه سەبارەت بە ئەوەی کە حکومڕانانی ئەمنی پێدوایە بۆ هەم بۆ سلێمانی هەم بۆ هەولێر هەردووکیان هەر خەتەرن لەسەر ئازادی بێت لەسەر مافی ئابووری بێت مافەکانی تری مرۆڤ بێت بەدڵنیایی کاکچیمەوەی ئێمە لە هەرێمی کوردستاندا بینیومانە لە سێدەی ڕابردوودا دەستگا هەواڵگریەکان و هێزی پێشمەرگا یەکلایی بەکارهێنراوە بۆ یەکلایکردنەوەی ململانێ سیاسیەکان بۆ کۆنتڕۆڵکردن بۆ زۆر کۆمیدیە کە باسی هەڵبژاردننی ئازاد دەکەن یعنی هەڵبژاردننی ئازاد بۆ هەڵبژاردننی ئازاد و عادیلانە زۆر هەڵبژاردنێکە تۆ ناکرێ باسی هەڵبژاردنێکی و عادیلانە بکەیت ئەگەر دەستگای هەواڵگری و دەستگای پێشمەرگا و پۆلیس ناچارەکەی دەنگت بۆ بدە ئەمە هەڵبژاردن نییە دیموکراسی نییە لەبەرەوە نەکەرەوەی کە دەستگا هەواڵگریەکان و دەستگای پێشمەرگە و عەسکەر هەمووی خەتەرە لەسەر سەلامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا کە لە دنیا داوانە بەکاردێن بۆ سەلامەتی خەڵکی ئەوانە بەرپرسیارن لە پاراستنی گیان و کەرامەت و خەڵک هەروەها سەروەت و سامانیان بەڵکو ئەم دەستگانە بەکاریش دەهێنرێن بۆ گۆڕینی نەتیجەی ئێمە ناتوانین لە کوردستاندا انتخاب دیموکراسیمان نەبێ ئەگەر هەڵبژاردنێکی عادیلانە و ئازادانەمان نەبێ و ئەگەر دەستگای هەواڵگری دەستگای استیخبارات بەکاربهێنرێ وەکەوی ئێستا بەکارهێندێ بوونەتە هێزی میلیشایی بوونەتە دەستگای پێشتر ئەوانە دەستگای حیزبی بوون ئێستا دەستگای حیزبیش نەماون بەڵکو دەستگای لە ناو بنەماڵەکانیشدا دەستگای کەسەکانن یعنی ئەمە لە دنیادا شتیوانیە ئەم جۆرە بەکارهێنانی دەستگای پێشمەرگە و هەواڵگری زۆر مەترسیدارە و بینیشمانە یعنی لە ڕابردوودا تیرۆر ڕوویداوە لە هەرێمی کوردستاندا چ تیرۆری ڕۆژنامنووسان چ تیرۆری ناوخۆی ناو حیزبە ئەو حیزبە سیاسیانە بۆیە کوردستان لە قۆناغێکی زۆر مەترسیداری خۆیدا تێپەڕەکە و ئەو قۆناغە ئەگەر وا بەردەوام بێ نەکرد لە ڕووی سیاسیەوە کوردستان ڕەوشێکی زۆر خراپی تووشیە بێ کە ئێستا تێدایە لە ڕووی ئابووریشەوە خراپترە بێ لە ڕووی پەیوەندیە ئیقلیمیەکانیەوە خراپترە بێ لە ڕووی پەیوەندیە ناودەوڵەتیەکانیەوە خراپترە بێ
و ئەم ڕەوشە گەر وا بەردەوام بێ ئەم هەموو بێکاریە هەبێکە چونکە بیرمان نەچێ مەسەلەی دیموکراسی مەسەلەی مافی مرۆڤ مەسەلەی مافی ژن ئەمانە زۆر گرنگن بۆ پێشکەوتنی کۆمەڵاتی بۆ پێشکەوتنی ئابووری تۆ ناتوانانی کۆمەلگایەکت هەبێ پێشکەوتوو بێ ئابوووریەکەی باش بێ سەقامگیری هەبێ ئەگەر دیموکراسی نەبێ ئەگەر سەقامگیری سیاسی نەبێ ئەگەر ململانەی سیاسی شەریفانە نەبێ ئەگەر کۆمەلگا نەتوانێت دەنجی خۆی هەڵبڕێ ئەگەر ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن نەبێ لە کۆمەلگایەکدا کە ڕەخنە کوژرێ لە کۆمەلگایەکدا کە قسەکردن لەسەر سیستەمی سیاسی ئەبێتە مەترسی لەسەر ژیانی ئەو ئینسانانە محاڵم کۆمەلگایە پێشکەوێت کۆمەلگاکانی دنیا ئەمڕۆ لە پێشکەوتنێکی زۆر گەورەدانە ئەمڕۆ باسی ژیری دەستکرد دەکرێت ئەم ژیری دەستکردە وا پێشەکەوێت کە تەسیرێکە لەسەرەوەی کە ملیۆنان کەس کار لە دەستدا ئەو ئیشی حکوومەتە بۆ خەڵکی کار لە دەست کاریکە بدۆزێتەوە کاریان بۆ بدۆزێتەوە بۆ هەموو گەنجە بێکارانە بەڵێ بە کورتی بێ سپاس دەکەم سەبارەت بە نەوت ئێستا کە نەوت ڕاگیراوە مەسەلەی ڕاگررتنی نەوت و چۆنێتی دارەدانی داهات و کاریگەری هەیە بەسەر مەسەلەی حکومڕانی دموکراسی هەڵبژاردن مافی مرۆڤ نەوت و پەیوەست بە مافی مرۆڤ بە کورتی بێ سپاس دەکەم زۆر بەدڵنیایی هەتاوەکو سەرچاوە سروشیەکان لە ژێر کۆنتترۆڵی حیزبە سیاسی و نەماڵە سیاسیەکان بێ محاڵە لە هەرێمی کوردستاندا ئازادی سیاسیمانە بێ محاڵە دیموکراسیمانە بێ محاڵە هێزی پێشمەرگەی نیشتیمانیمانە بێ محاڵە ئێمە بتوانین بۆنەوەکانی داهاتوو کوردستانێک دروستکەین کە هیوایان بۆ بێ کە کوردستان بەجێ نەهێڵن بۆ دەرەوە ئەوەی کە لە بەتابەت لە دوای هەناردەکردنی نەوت بینیومانە لە هەموو دنیادا لە زۆربەی دنیادا ناڵم لە هەموو دنیادا لێکۆڵینەوەکان سەلماندویانە تاوەکو بەرمیلەکانی نەوت زیاتر بۆ دەرەوە بنێردرێتە دەرەوە ڕادەی دیموکراسی و ئازادی ڕادەبرین و عەدالەتی کۆمەڵاتیش کەمتر بێتەوە مەش بەهۆی ئەوەیە کە سیستەمێکی دیموکراتیکمان نییە دەسەڵاتدارێکی نیشتیمانیمان نییە هەروە نمونەشمان هەیە نمونەی نەرویج و کانەدا کە وڵاتانێکن نەوتیان بەسەر چاو سامانی سروشتی دەوڵەمەندن دیموکراسی هەیە و مافی مرۆڤ هەیە و ئەم نەوت و ئەم سامانە سروشتیە بۆتە هۆی بەهێزکردنی کۆمەلگاکانیان بۆتە بەهێزکردنی عەدالەتی کۆمەڵاتی پەروەردە تەندروستی بۆ سیستەمی سیاسیشی بۆ زۆر بەهێز کردووە بەڵام نەمان بینیوە لە وڵاتانەدا کە بەهۆی نەوتەوە دیموکراسی پاشکە باشە زۆر بە کورتی کەمتر لە خولەکێک ئەو وەڵامانی حکومەت هێرێم کە نکولیرە راپۆرتە نێودوڵەتیەکان دەکا کە ڕەنگە راپۆرتە نێودوڵەتیەکان هەموو شتێکیشیان باز نەکردبێ لەوەی کە ئەو نەعەدالەتی ئابووری و مافەکانی مرۆڤەیە نکولەکەت بۆ چیەوە چۆن دەیبینی بە کورتی بێ سپاس دەکەم بە کورتی ئەمە یەک نوکتەی ڕۆناڵد ڕێگن هەیە سەرۆکی ئەمریکا لەگەڵ گۆرباچۆف بەڵێ جارێک نوکتەیەکم بۆ جێڕایەوە کە گۆرباچۆفیش پێپیەکەنێ ئەمریکیەک و ڕووسێک بەیەکەوە دائنیشن هەر یەکەی و باسی وڵاتی خۆیەکە ئەمریکیەکە باسی ئەوەیەکە کە لە ئەمریکادا چەند دیموکراسی ئەتوانی بچی لەسەر مێزی سەرۆک پێی بڵێ وڵات بەم جۆرە بەڕێوە نابردێ ڕووسەکە شەڵێ بە هەمان شێوە توانی لە ڕووسیاش بچیە کرێملین و لە بەردەم سەرۆکدا هاوار بکەی بەسەریدا بڵێ ئەوەی سەرۆکی ئەمریکایی کە بەم جۆرە وڵات بەڕێوە نابردێ بەڕاستی لە هەرێمی کوردستان جاوای لایەتووە تۆ هەرچی ئەڵەی لەسەر ئەوانی تردا ئازادی خۆپشاندانەکەی بۆ سەرۆک ئازادی دەیان و سەدان هەزار کەسی هێنی دەیان فۆرومەکەی ئازادی بۆ سەرۆک و بۆ یەکێتی و پارتی بۆ حکومڕانیەکە بەڵام ئازاد نی تەنانەت یەک لایک بکەی لەسەر پۆستێکدا کە ڕەخ نەبوێ لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕەخ نەبێ لە بنەماڵەکان یعنی بەداخەوە من خۆم لە زۆر جار لە فەیسبووکە نووسم فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان هەیە نامەی بۆ ناردووم ئەڵێ لایکم کردو ئەم لایکیان پێڕەش کردومەتەوە دۆخی هەرێمی کوردستاندا ئالەوەدایە سپاس دەکەم لەوە چۆتە دەرەوەی کە دیندار زیباریەکە هێن و دوو قسێ بکات دوا قسەمەوەیە لە دنیادا نییە دەستگایەکە بێ وەڵامی راپۆرتە نێودەوڵەتیەکان بداتەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە تۆ لە بنەڕەتەوە بڕوات بەو راپۆرتانە نییە دامەزراوی تەنها بۆ ڕەتکردنەوەی راپۆرتەکان کە لەسەر ناشرین تۆ ئەنووسرێت سپاس دەکەم کاک ئەیاس خولەکێکیش بۆ بەڕێزت ئەوەی کە جگە لەو راپۆرتە نێودەوڵەتیەکان وەڵام هەبوو ئەوەی کە دەسەڵاتداران هەرێمی قەڵەس کرد و باسیەوە کرابوو کە حکوومەتێکی کارتۆنی هەرچەندان دیکەن دەڵێن تەرجەمەکە دروست نییە ڕەنگە
تەرجەمەی کوردی هەیە پەندیتر هەیە کە ڕەنگە بەوە دروستتر بێ پێ دوایە حکوومەتی دامودەستگای کارتۆنی حکوومەتی کارتۆنیمان هەیە بە کورتی بێ سپاس دەکەم. دیتامن مرۆڤ لازم زۆر سوپاسیا وێ دەستگای میدیایی بکەتن ئەوێ دەستەواژەیەش هەژی بۆ بێ حکومڕانیە بکارینای بێگومان باشترین دەستەواژە هەر ئەوە حکوومەتەکە کارتونیە حکوومەتەکە ئێدی بە هیچ ڕەنگەکێ دەربری نێژداخوازی و مافێن خەڵکی نەکردە و ناکەتنش نەک ئارمان جاوان بووە نە ئارمان جاوانجی دەبیتن بێگومان ئارمان جوانگە سەرەکی 1990 حتا ڕوژا ئیرو تەمامی پێچەوانەکردە ڕاستیین یەن حکومڕانیا بێ هەرێمەیە کو ئێدی ڕێیا کومەکە دەستگەهێن میدیاییەن یەن سەر دەسەڵاتێک و ئێدی ئەف دیفاکتویە یەتاڵ یە بێ هەرێمێ ڕەنگێکێ بێژین جوان نیشە ڕایان نێفنەتەوی بدەن لێ خۆشبەختانە لەوان دەمێن دیما هەیە فوکسێ بێژین میدیایە جیهانی کەتە سەروێ حکومڕانیا یا ستەمکار و گەندەڵ بێگومان دەربارەی هۆن توێژین و دەربارەی وان ڕاپۆرتاژی کو دەرئەنجامەوێ ئەvە بوون ئەوە ئەبروکەم دبینین کە هەرێم چڕێک هەیە ناو ڕایان نێفنەتەویدا و جاوێن دیبلۆماتکارێن یەن جیهانیدا. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان کاک ئەیاسکەرەم و کاک کەمال چومانی سوپاسیان بەدەبوونتان دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.